ئەمە ئەنسۆلینی خابتە، ئەنسۆلینی خابتە کەی بەسەر چووە مانگی دەی 2019 مانگی پێشوو هەرچی ئەم ئەنسۆلینەمان بەکارهێنا بۆ هەر نەخۆشیێ سوودی لێ نەبینی و شەکرەکەی بەی شێوێدا نەبەزیوە. هەرچی دوو پشکە پێوە یاوە بە حساب ئێمە ئەمان و سپڕای لیدۆکاینی بۆ بکەن. بۆیە نەخۆشەکە هەر هاواریەکە دەیوت چاک نەبووم ئازارم زۆرە دکتۆر، لە کاتێکە ئەمە بەروار و تاریخەکەی 2019 و هەڵکۆڵدراوە دیارە لە سەرەتای ساڵی 2019وانەیە بەسەر چووە. و ئەم ئایۆدینانە کە بە حساب ئەمە بەکارەهێنرێت بۆ هاتوون بە مادەی ئەلکۆحۆل بەروار و تاریخەکەیان سڕیوەتەوانێ خۆی ئەم مادانە هەندێک جارە بوونە هۆی سووربوونەوە و حەساسیەت لەبەرەوەی زۆر سێنزیتیڤیتی دروست دەکەن. ناکرێت تۆ کە لە کاتێکە مەوادەکە بەسەرە چێ تۆ بیەی بە خەڵک. ئەم پلاستەرە لە ساڵی 2018 بەسەر چووە لە مانگی 11 2018. معقول نییە پلاستەر خۆی ئەبێتە هۆی سووربوونەوەی پێست و جا بە بەسەرچوویش بەکاری بێنی. ئەمە کە مادەی دوورینەوەی پێ ئەکرێ لە 2018 بەسەر چووە. ئەمە فۆلیک ئاسیدە کە بەکارەهێنرێت بۆ ڕێڕەوی میز و میزەڕۆ، بەڵام خۆی فۆلیک ئاسیدە بێتە هۆکاری توشبوون بە ئیلتیهاباتی میز و میزەڕۆ، بەڵام بەرواری بەسەرچوونەکەی لە مانگی دەوە بەسەر چووە و هەتا ئێستا بۆ خەڵک بەکارهێنرێت. خۆی دوای 7 ڕۆژ بۆ 14 ڕۆژ فۆلیک ئاسیدە بێتە هۆی کۆلۆنایزیشنی بەکتریا. ئەمە بەسەریش چووە. ئەمە بە هەمان شێوە فۆلیک ئاسیدە ئەمە جیهازی سەکشنە لە ساڵی 2013 بەسەر چووە، ئەوە 2019. ئەمە لە مانگی 7 2019 بەسەر چووە. ئەمە سوچەرینی پێکرێت دوورینەوە ئەبێت بە هۆکاری توشبوون بە ئیلتیهاباتی ئەو شوێنەی کە دورومانەکەی پێ ئەکرێت و دوورینەوەکەی پێ ئەکرێت. ئەمە لە ساڵی 2019 لە مانگی 6 بەسەر چووە. بە هەمان شێوە ئەمە سێرجیکەڵ سوچەرینی پێ ئەکرێت بەسەر چووە. پاشان ئەمەمان هەیە بە هەمان شێوە پلاستەرە لە 2018 بەرواری 2018 بەسەر چووە. پلاستەرێکە کەمە بێتە هۆکاری زیاتر سووربوونەوە و بۆچی ئەوە هینە بێ لێڵە بەڵێ لە 2018 25/1/2018 بەسەر چووە. و ئەمە سکین تراکشنە لە ساڵی 2007 بەسەر چووە بۆ مناڵیش بەکارەهێنرێت. قیاسی مناڵە لە کاتێکە مناڵ خۆی مەناعی نییە سیستمی بەرگری لاوازە، بەڵام ئەم شتە لە 2007 2 ساڵ پێش ئێستا بەسەر چووە. و ئەمە سیلکە کە سیلک و کەتکەت بەکار ئەهێنرێت بۆ درومانی داخلی گۆشت ئەگرێتەوانێ لە 23/11/2007 بەسەر چووە. ئاخۆ ئەبێ ئەو سوچەرینە یانخود ئەو دوورینەوەی کە بە سیلکێ بکرێت ئەمە ئەکسپایر دەیتەکەی بێت دەبێت نەتیجە و دەرەنجامەکەی چۆن بێت. و ئەمەش بە هەمان شێوە لە مانگی 7 2019 بەسەر چووە سوچەرینی پێ ئەکرێت و ئەمانە دەبنە زیاتر ئەبسۆربە بڵن مادەیەکە کە هەڵدەمژرێت
و ئەمە لە کاتێکە لە مانگی ئەمە ئۆرۆفارنجیل تیوبە کە بەکارە هێنرێت بۆ کەسێک کە ڕێڕەوی هەناسەدانی بگیرێت لە مانگی نۆی 2009ەوە بەسەر چووە و ئەمە بە هەمان شێوە سکین تراکشنە لە 2007ەوە بەسەر چووە. ئەمە هەر ئۆرۆفارنجیل تیوبەکەیە. ئەوە تەنگ دیپرێسەرە کە بە حساب کەسێک لەوزەتێنی هەبێ یان خود کێشەیەکی لە ناو دەم و لەوزەکان و ددان و مەڵاشۆکانی هەبێت بەڵام ئێکسپایر دەیتەکەی بەرواری بەسەر چوونەکەی لە ساڵی 2013ەوە بەسەر چووە. ئەوە ساڵی 2019ە بۆ ماوەی 9 ساڵە بەسەر 6 ساڵە بەسەر چووە. ئەمە بە هەمان شێوە فۆلیکاسیتەرە لە مانگی دەی 2019ەوە بەسەر چووە و ئەمە بەکارهێنرێت بۆ چێست تیوب یان خود بۆ سەکشن. ئەم تیوبە مادەی لایلۆنە و مادەی لایلۆن خۆی مادەیەکی باش نییە. لە مانگی 11ی 2007 بەسەر چووە. و ئەمە نایلۆنە جۆرێکی تایبەتی دوورینەوەی پێ ئەکرێت لە دیوی دەرەوە کە ڕائەکێشێتەوانێ لە ساڵی 2018ەوە بەسەر چووە. ئەمە کە دوورینەوەی ڕووکاری دەرەوەی پێ دەکرێت بە مادە لایلۆنیەکە لە 2018ەوە بەسەر چووە و ئەمە شفرەیە بۆ ئەم مانگە کۆتایی پێدێت. ئەمەش بە هەمان شێوە هەر بەکارهێنرێت بۆ چێستی واتە ئەو سەکشنەی ڕاکێشانی خوێن و ئاو کە کاتێک خوێنبەربوونێکی داخلی هەیە لە ناو سیەکان و بۆریەکانی هەناسەدان لە 2007ەوە بەسەر چووە. ئەو سیلکەشمان هەیە. ئێکسپایر دەیتی ئەم سیلکەش بە هەمان شێوە لە 23/11/2007ەیە و ئەمە نەیزۆگاستریک تیوبە کە بۆ مناڵ بەکارهێنرێت. NG تیوبە لە 2018ەوە بەسەر چووە کۆتایی پێ هاتووە. ئەمە لە مانگی 1ی 2019ەوە کۆتایی پێ هاتووە. ئەمەش نەیزەڵ تیوبە بە هەمانشە نەیزۆگاستریک تیوبە لە 2019 لە مانگی 1ەوە کۆتایی پێ هاتووە. ئەمە گاوزێکە کە لە ساڵی 2018ەوە کۆتایی پێ هاتووە و هەموو ئەمانە لە ناو کۆگاکەی عایدی کاگی ئەیوبن دۆزراونەتەوانێ و ئەم ڕاوەڕێوینەیە بەرامبەر بە خەڵکی بە شەرەفی ئەم شارە ئەکرێت. ئەمەش بە هەمان شێوە هەر بەرواری بەسەرچوونەکەی مانگی 1ی 2019ەیە. ڕەنگە پاساوی ئەوانە بێننەوانەیە کە ئەمانە هەندێکیان مادەی لایلۆنن بەڵام هەر مەوادێکی پزیشکی کە لە بەرواری بەسەرچوونی کۆتایی هات تەنها تا مانگێک دەتواندرێت بەکاربێنێ ئەش لە حاڵەتی نەبوونیدا بەڵام ناکرێت بەم شێوەیە هەیە لە 2013ەوە بەسەرچووە بەکار بهێنرێت بۆ خەڵک و خەڵک لە باتی ئەوەی چارەسەر وەربگرێت لێرە تووشی نەخۆشی ببێ.